الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. یادی ئیسرا و میعراج و ئەو شەوە گەورە و پیرۆزە کە شەوی شەوڕۆیی حەزەتی ڕەسوولی ئەکرەم بوو صلی الله عليه وسلم لە بەیت الحەرامەوە بۆ بەیت المەقدیس، لەوێشەوە بەرزبوونەوە بۆ حزوری حەق تەعالا و بینینی ئاسمانەکان و پێغەمبەران و فریشتەکانی پەروەردگار و چەندین ئايات و نیشانەی سەرسوڕهێنەر بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. شەوێک بوو جاردرا بە ئاسمان و زەمیندا. ئەم شەو شەوی تەشریفهێنانی حەزرەتە صلی الله عليه وسلم بۆ بەیت المەقدیس، بۆ ئاسمانەکان. پێویستە هەموو فریشتەکان و ئەڕواحی ئەنبیا و ئەولیا لە پێشوازی ڕەسوولی ئەکرەم دابن صلی الله عليه وسلم. ڕەحمەت لە مەولەوی شاعیر و عالم و زانا و ڕەبانی ئەم گەل و میلەتە لە وەسفی ئەو پێغەمبەرە نازدارە و ڕۆشتنی ئەو پێغەمبەرە نازدارەدا، لە باسی موعجزەی گەورەی پێغەمبەرە ئیسرا و میعراج و شەوڕەوی ڕەسوولی ئەکرەم ئەفەرمێ ڕێی چەند هەزار ساڵ طەی چەند عیجابات، ذاتی حەق کەلام سوئال جەوابات، چوو بوو دیبیستی کریا دریاوە، هاتەوە هەڵقا هەر ئەلەریاوە. ئەو شەوە ئاسمان و زەوی پڕ لە مەلایکە و فریشتە بوو. ئاسمان بەهۆی هاتنی پێغەمبەرەوە بۆی شانازی بەسەر زەویە کرد. ئەی زەوی، ساڵەهای ساڵە تۆ شانازیەکەی بەسەر مناڵێ من لە تۆ باشتر و چاکتر و گەورەترم، چونکە ڕەسوولی ئەکرەمم لە ئامێزگرتووە. پێغەمبەران بەسەر مناڕۆن، بەڵام وا ئەم شەو من خۆم لە تۆ باشتر ئەزانم، چونکە ئەفزەلی مەخلوقی خوا کە حەزەتی ڕەسوولی ئەکرەمە ئێمە لە پێشوازیە داین، ئێمە پێشوازی لێەکەین و ئیستیقبالی لێەکەین. فەلەک پڕمەلەک سدرە غەوغا بوو، ما زاغ البصر وما طغى بوو. لقد رأى من آيات ربه الكبرى. شەوێ بوو ئەو شەوە شەیتانی مەلعون و لەعین بە ئەتباعی ئەوت قڕ بەسەرتان، قورت بەسەرتان بچێ. خوا ئەم شەو ئاواتی پیاوچاکانی هێناوە دی کە ڕەسوولی ئەکرەمی دەعوەت کرد و دڵنەوایی کرد و لە خۆی ئوممەتەکەی خۆش بوو، پلە و پایە و پێغەمبەرەی بەرز کردەوە. ئەمڕۆ ئەخیر جومعەی مانگی ڕەجەبی پیرۆزە و ئەم شەو هاوکاتە لەگەڵ شەوی ئیسرا و میعراجی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. لە شەوێکی ئاوا بوو پێغەمبەری خوا خوای تەبارەک وتەعالا بۆ بەرزی پلە و مەقامی، بۆ دڵنەوایی لە کاتێک ئاهلی سەرزەوی ئیهانەیەکەن و دەریەکەن، خوای تەبارەک وتەعالا بیدا بەگوێی ئەهلی ئەرزا بڵێ ئەی ئەهلی زەرز، ئەی قوڕەیش، ئەی کافر و نەزانەکان، ئێوە پێغەمبەر دەرەکەن، ئەهلی ئاسمانم بۆ پێشوازی پێغەمبەر ئامادە کردووە سەڵات و سەلامی لەسەر بێ. ئێمە دڵنەوەی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم. لەو شەوەدا بوو کۆمەڵێک نیشانە و بەڵگە و ئاياتی گەورە پیشانی پێغەمبەری خوا درا. ئاياتێک کە خوا فەرمێت پێغەمبەری نازدار بەڕاستی سەری سوڕ ئەما لە دەسەڵات و قووەی پەروەردگار، سەری سوڕ ئەما لەم هەموو بەڵگە و نیشانە لە بینینی بەهەشت و ئازاری جەهەنەم و
خۆشیەکانی ئاسمان و ئیستیقبالی فریشتەکان و ئیستیقبالی ئەڕواحی ئەنبیا و ئەولیا لە بەیت المەقدیسە دانانی پێغەمبەر بە گەوژەوای خۆیان و هەروەها لە ئاسمانەکانە لە ئاسمانی یەکەمە حەزەتی ئادەم و لە ئاسمانی دووەمە حەزەتی ئیسا و حەزەتی یەحیا و تا ڕۆشتە ئاسمانی حەوتەم حەزەتی ئەبول ئەنبیا حەزەتی ئیبراهیم پێشواسی لێ کرد. ئەمە بۆ پێغەمبەرە گەورە و پایە و پلەی دەرکەوێ وەسەر بۆ ئەهلی ئەرز و دڵنەوەی و پێغەمبەرە بدرێتەوە. و لەم شەوەدا و پێغەمبەر نازدارە چووە حزوری حەق تەعالا وەکو لەما فەرمون هەندێک خوای بینی بە چاوی سەر هەندێک بە چاوی دڵ بینی گفتوگۆی لە خزمەتی خوا کرد خوای تەبارەکەڵا کرد و خوای تەبارەکەڵا جوابی سوالەکانی دایەوە پێغەمبەر سوالی لێ کرد خوا سوالەکانی جوابە داوە وەڵامی سەلامی پێغەمبەری داوە و بە فریشتەکانی و سەلامی لێ بکەن. ئەو پێغەمبەرە زۆر ڕێزی لێگیرا لەو شەوەدا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای تەبارەک وتەعالا نوێژی لەسەر فەرز کرد. ئەو نوێژە عیمادی دین و کۆڵەکەی دینە بۆیە هەر لەو سەفەرەدا بۆ پێغەمبەرە وترا پێویستە احتیفاظ بەم نوێژەوە بکرێت پارێزگاری بەم نوێژەوە بکرێت. بۆیە پێغەمبەر فەرمی فەرقی ئێمە و مشریک و کافرەکان نوێژە. هەر کەسێ نوێژ نەکا لە ئێمە نییە لە دین دەرەچێت. ئەو نوێژە لەسەر پێغەمبەری خوا فەرز کرا. بۆیە پێغەمبەری خوا دوای گەڕانەوەی لە ئیسرا و میعراج و لە بەیت المەقدیس و بۆ حەرەمی مەککە و لە پاشان ئەسحاب تەصدیقیان کرد بە تایبەت موقیفی حەزرەتی ئەبوبەکر لەبیر ناکرێ کەوتیان ئەبا بەکر ڕەفیقەت ئەڵێم شۆ چوومە ئاسمانەکان و حزوری پەروەردگار و بینینی بەیت المەقدیس و چەندەها نیشانەی گەورە گەورەم بینی تۆ بڕای پێەکەی فەرمی لەوە زیاتری بڵێ بڕای پێەکەم چونکە پێغەمبەرە نازدارە هەتاکو ئێستا درۆم لە نەبیستووە. ئەو پێغەمبەر نازدارە هەمووتان ئەزانن خۆتانی لێگێ دەکەن صادق الئەمینە خاوەنی وەفایە پاکترین خەڵکە ئەفزەلی مەخلوقاتە بۆیە لەوە زیاتری بڵێ بڕای پێەکەم. ئەو پێغەمبەر نازدارە لە پاشان ئەم پێغەمبەر نازدارە هیجرەت دەکا بۆ مەدینە بەڵام بۆ گرنگی نوێژ و پایەی نوێژ و لەی نوێژ پێغەمبەری خوا ئیهتیمامی بەچیدا بە مزگەوت بە دروستکردنی مزگەوت کە ڕۆی لە قوبادا لایدا یەکەم مزگەوتێ لە ئیسلام بنیاتنرا مزگەوتی قوبا بوو. پێغەمبەری خوا لەوێ نوێژی کرد و مزگەوتی دروست کرد. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ مزگەوتی مەدینەی دروست کرد مەدینەی پیرۆز کە ئێستا ڕەوزەی پاکی لێیە مەرقەدی مبارەکی لێیە هەزاران هەزار ساڵ لە ڕۆحی پاکی کە پێویستە موسڵمانان زیارەتی بکەن کە پێویستە موسڵمانان سەردانی بکەن سەلامی لێ بکەن. بۆیە فەرمێت سەردانی ئەو مزگەوتە و زیارەتی من هەر کەسێ بیکە خوای تەبارەک وتەعالا بە یەک ڕکات نوێژ خوا خێری ساڵکاتی بۆ نووسێت. پێغەمبەری خوا اهتمام و گرنگی زۆر بە مزگەوتدا بۆیە بە ئومەتەکەیە فەرمێت من بنى مسجدا لله بنى الله بيتا له في الجنة. هەر کەسێک ئەگەر مزگەوتێک دروستکە لەبەر خاتری خوا لله و في الله بۆ ناو شۆهرەت نەبێ لەبەر خاتری خوا بێ خوا قەسێکی لە بەهەشتاوە دروستەکە نەک هەر ئەوە بەڵکووە فەرمێت ئەگەر کەسێک مزگەوتێ دروستکە بە ئەندازەی هێلانە چۆلەکەیەکی بێت خوای تەبارەک وتەعالا قەسێکی بۆ دروستەکە لە بەهەشتا. ئەمە کینایەیە لە برێتی چی کەمی خەیرێکی کەم لە مزگەوتێکە تۆ بەشداری بکەی خوا قەسرێکی پێدا لە بەهەشتا. خوا لە دنیا و لە قیامەتە قەرەبووە کاتەوە عەزیزان و خۆشەویستان. بۆیە خوا بۆ پێغەمبەر نازدارە فەرمێت لەبارەی گرنگی مزگەوتەوە پیرۆزی مزگەوتەوە ڕۆڵی مزگەوتەوە لە کۆمەلگا و لە مجتەمەع هەموو لایەکمان ئەزانین خوای تەبارەک وتەعالا لە چەندین ئاەتا باسی مزگەوتەکە یا پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله فعسى أولئك أن يكونوا من المهتدين. كي نواني مزگەوت دروستەکەن ئەوانەی باید بە مزگەوتە دەن ئەوانەی مزگەوت ئاوادانەکەنەوە ئیعماریەکەن دروستیەکەن بە عیبادەت و بە زیکر و بە نوێژ و بە قورئان ئاوادانیەکەنەوە خوا فەرمێت هیچ کەسێک ناتوانێ بکە ئیلا ئەوانەی نەبێ ئیمانیان بەخوا هەیە بە ڕۆژی دوایی هەیە
ئەوانەی کەوا نوێژەکەن زەکات دەدەن ئەوانەی کەوا تەقوا دڵدانا جێگر بووە لە کەس نادەچن ئیلا لە پەروەردگاریان نەبێ ئەمانە بەڕاستی هیدایەت دراون ئەهلی هیدایەتن خوای تەبارەک وتەعالا وا ناویانە با خۆشبەختی بۆ ئەوەی کەوا دەستی هەیە لە ئاوەدانی مزگەوتە ئەگەر نەیشتوانێ مزگەوتی بەتەنها دروستکە بە خێری کەمیش بێت ئاوەدانیەکاتەوە بە ذکر و بە عیبادەت بێ ئاوەدانیەکاتەوە بە مادەی کەم بێ ئاوەدانیەکاتەوە خوا پێی ئەفەرمێت أولئك أن يكونوا من المهتدين ئەوانە لە هیدایەت دراون ئەوانە لەوانە خوا ڕێنمونی کردوون خوا دڵی پڕ لە نور کردوون بۆ مزگەوت ئەوەندە پیرۆزە چونکە مزگەوت ڕیباڵێکە میحرابێکە شوێنێکە بۆ محارەبەی نەفس و شەیطان ئەو شەیطانەی کەوا دوژمنی سەرسەختی تۆیە شوێنێکە بۆ مناجات و عیبادەت لە حوزوری پەروەردگارە بۆ عەلاقەتێکی ڕوحی لەگەڵ پەروەردگارە بۆ فێربوونی دین بۆ حیفزی قورئان پاراستنی شەریعەت مەدرسەیەکە و قوتابخانەیەکە بۆ سینەی پاکی پێغەمبەری خوا فێربوونی ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەروەها فێربوونی تەربیە و ئەخلاق لە مزگەوتە قوتابخانەیەکە مزگەوت بۆ فێربوونی گەنجانمان تەربیەتی گەنجانمان کوڕانمان کچانمان معریفەی سونەت و زانینی سونەت و هەروەها بیدعەت و حەڵاڵ و حەرام لە مزگەوتە ئینسان فێرە بێ بۆیە پێغەمبەری نازدارە فەرمێن عەبدەکانی خوا و بەندەکانی خوا ئاگادار من پیرۆزترین مەکان لەم سەر ئەرزا مزگەوتەکانە أحب البلاد إلى الله مساجدها وأبغض البلاد إلى الله أسواقها رواه مسلم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خۆشەویستترین جێگا بەلای خواوە مزگەوتەکانە چونکە بەڕاستی لەو مزگەوتانە وەک ئەرزمکردن ئینسان ڕۆحی ئاسوودە بێ شوێنی سەکینەتە شوێنی طمئنینەیە شوێنی ڕەحمەتە شوێنی ئاسوودەی ڕۆحە شوێنی فێربوونی تەربیەت و ئەخلاق و سەرکەوتنە شوێنی تەزکیەی نەفسە ئەگەر مزگەوتەکان نەبوایە بەڕاستی عالەمی ئیسلامی وێرانە بوو بۆیە مزگەوتەکان ڕۆڵێکی عەلامی گەورەی هەیە حتا لە شۆڕژی کوردەواری ئێمە مزگەوتەکان مەقەڕ و جێگە حەوانەوەی پێشمەرگەکان بوو جێگەی ئیسراحەت و حەوانەوەی ئەو خەڵکە بوو کەوا دش بە زاڵ و مستەمکار شۆڕشیان نەکرد مزگەوت بەڕاستی لە کۆندا و لە ئێستاشدا مەدرسە و قوتابخانەی تەسکیە و تەسفێیە لە کۆن و لە ئێستاشدا مزگەوت شوێنی سوڵح و ئاشتەواییە لە کۆن و لە تازەیشدا لە ئێستاشدا مزگەوت شوێنی خۆشی و شادی و هەموو شتەکانی مجتەمە و کۆمەڵگایە بۆیە پێویستە هەمیشە و دائیم ئێمە وەخوا پێغەمبەرمان پێکەن خزمەت بە مزگەوت بکەین مزگەوت ئاوەدان کەینەوە بە عیبادەت بە ذکری خوا بە یادی خوا بە پارە و ماڵی خۆمان چونکە هەم بۆ دنیامانە هەم بۆ قیامەتمانە ئازیزان و خۆشەویستان بەڵام لەگەڵەوەیشا پاک ڕاگرتنی مزگەوت خزمەتکردنی مزگەوت نەک بەس بڵێن لەسەر خادمی مزگەوتەکەیە یا لەسەر مەلای مزگەوتەکەیە یا لەسەر لیژنەی مزگەوتەکەیە پاراستنی مزگەوت و حرمەتی مزگەوت و ڕێزی مزگەوت لەسەر تاک بە تاکی مسلمانە ئەوە تا پێغەمبەری نازدار ئەفەرمێ صلی الله عليه وسلم إن هذه المساجد لذكر الله وإقام الصلاة وتلاوة القرآن ئەم مزگەوتانە کە دروست کراون بۆ دروست کراون زیکری خوای تا بکرێ نوێژی تا بکرێ شعاری جەماعەت و ئیسلامی تا بڵند بکرێ تا بەرز بێتەوە قورئانی تا خوێندرێتەوە بۆ غەیری ئەمە بەڕاستی ئیتر مزگەوت دروست نییە بۆ قسەی دنیایی بۆ کۆبوونەوە و مەسەلەی کۆمەڵە مەسەلەی کاری حرام و تاوان و ئەمانە مزگەوت دانراوە بۆ مەسائیلی ذکر و عیبادەت و کۆبوونەوەیەکە لە مجتەمە و لە کۆمەڵگا خێری تیابێ بۆ مسلمانان و بۆ ئیمانداران کەواتە ئەم مزگەوتانە ئەبێ خزمەت بکرێن ئەبێ ئاوەدان بکرێن و بە ذکر و بە یادی خوا ئەبێ پاک ڕایگری پێغەمبەری خوا فەرمی مناڵ و شێتەکان لە مزگەوت دوور خەنەوە مناڵێکەوە باڵغ نەبوو بێت هێنا مناڵێک عەفوو تەمیزی پێیان نەکرد بێ هێنا مناڵێک تەمیزی پێیان کرد بێ بزانێت دەستنوێنگر و پاک و پیسی خۆی ڕاگرێن ئەمە تۆ ئەبێ بێنی ون فێر بێ بەڵام تۆ مناڵێک پێشتا دایکی پێوەیە نازانێت یا بەبێ دایکی دوو لە ڕۆژناویانی بۆ مزگەوت پیسەکە مزگەوت بێنوێشەکە شێتێک نافامێت تۆ ێنی بۆ مزگەوت پیسەکە ئەمە تۆ ێنی گوناهبارە بی پێغەمبەری خوا فەرمێت هەر کەسێک تفێ لە مزگەوت ڕۆکە هەتا ئەو تفە بمێنێ خوای تەبارەک و تەعالا
ئەمر بە فریشەکان نەفرەتی لێ بکەن هەتا وتفە لە مزگەوتا بێت. یەک تف، یەک بەڵغەم، یەک چڵە پوش کە لە تۆ بکەوێتە خوار ناو مزگەوتا، کابرا واکە کلێنچەکەی فڕەدا ناو مزگەوتا، دەستی پیسەی بە فەشی مزگەوتەکە، پێڵێ بە گۆرەوە مەیەم زۆر تووڕە ئەبێت، کە تووڕە مەبە. پاراستنی مزگەوت لەسەر ئەستۆی هەموو لایەکە، خزمەتی مزگەوت، پاکی مزگەوت لە ئەستۆی هەموو لایەکە، هەموومان مەسئولی لێی. ئازیزان و خۆشەویستان، الحەمدوللا ئەم مزگەوتە دوای ئەوەی کەوا لە 6-7 مانگ پێش ئێستا کە دەستمان کرد بە تەعمیرکردنی لەلایەن خۆمان و لیژنەوە و دوای پرسی ئەوقاف خوای گەورە جەزایان باتەوە کە ئیجازەیان داین، وەکو مادە هاوکاریان نەکردین بەڵام ئیجازەیان داین و سوپاسی هەموو ئەو بەڕێزانەکەی لە دایرەی مەسەلە ئەمنیەتی وڵات، ئاسایش، پۆلیس، دەستگای ئەوقاف کە ئیجازەیان داین کە ئێمە دەستکەین بە تەعمیری ئەم مزگەوتە. سوپاس بەخوا دوای ماندووبوونێکی زۆر مزگەوت ئەوەی بین بە چاوی خۆتان ئەلحەمدوللا لە 95% کارەکانی تەواو بووە. ئەلحەمدوللا سوپاسی پەروەردگارێ بێ و بۆیە ئەم جومعەیشمان هێناوە سەرەوە کە هێشتا تەواو ماوێتی بەڕاستی، چونکە ئەم جومعە ئەخیر جومعەی مانگی ڕەجەبە و لەم جومعەدا ئەم شەو کە شەوی شەممەیە، شەوی ئیسرا و میعراجە، پێمان خۆش بوو ئیفتتاحی مزگەوتەکە لەگەڵ ئەو یادە پیرۆزە یەک بگرێ و بەیەکەوە بێت بۆ ئەوەی خوای تەعالی زیاتر بەرەکەت باتە ئیمان و دین و مزگەوت و ماڵ و مناڵ و ویلایەتمانەوە، بۆ ئەوەی کەوا موافقی ئەو ڕۆژە پیرۆزە بێت. جا من لێرەوە ئەوانەی کەوا بەشداریان کردووە لە ئاوەدانی ئەم مزگەوتە بە مادەیان، بە وشەی خێران، بە قسەی خێران، بە هەر شتێک لە شتەکان بەڕاستی شیعاریان ئەوەیە لا نريد منكم جزاء ولا شكورا. بەڕاستی ئەم پاداشمان ناوێت ئیلا لە خوامانەوێت، پێویست ناکات خەڵک باسمان کات، بەڵام لەسەر فەرمایشتی خوا و پێغەمبەری خوا ولا تحقرن من المعروف شيئا، خوا فەرمێت هیچ کاتێک چاکە بەکەم مەزانن و پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم من لم يشكر الناس لم يشكر الله. ئەوەی سوپاسی خەڵکی نەکا لەسەر چاکەکانیان ئەوە سوپاسی خواشی نەکردووە. من لێرەوە ڕایەگەێنم و سوپاسی یەک بە یەکی بە تایبەتی خەڵکی ئەم گەڕەکە، خێرخواسی ئەم گەڕەکە، تەواوی خێرخوازی ئەم شارە و ئەم وڵاتە و دەرەوەی وڵات کە بەڕاستی هاوکاریان کردوین ئەگەر بە 1 دینار بێ، بە 1 دۆلار و 1 سەنت بێ، بە 1 تمەن بێ، بەشداریان کردووە لەگەڵ ئێمە، ئەڵێن خوایە ماڵی خۆتە و ماڵی ئاوا و کەسەی ماڵی تۆ ئاواکە، عەبدی خۆتە و خۆت دەزانی چی لە تۆ داواکە، خوایە داوا و مەقسوود و مەسیان بێنەدی. ئەوەی کەوا هاوکاری ئەم مزگەوتە بوو بەشدار بووە و لا یەزال و بەردەوام دەستی هەیە لە ئاوەدانی ئەم مزگەوتە و بە تایبەتی ئەوانەی کەوا لە نزیکەوە لەگەڵمان نابوون، ئەوانەی کەوا لە سەرەتای ئەم مزگەوتەوە بنیاتی ئەوەڵ بلۆکیان ناوە، پێویست ناکەن ناوی کەس بەرین وەکو پێویست، بەڵام پێم خۆشە لە سێبەری ئەو حەدیسە و ظلی ئەو حەدیسا کە ئەفەرمێت من لەم مشکل الناس مشکل لا ناوی چەند نەفەرێک بەرم نەک وەکو ئەوەی کەوا فەرق و جیاوازی بێت، وەک ئەوەی کەوا تەشجیع بن زیاتر خزمەت بکەن. کاکشم ئەمە بەڕەحمەت بێ یەکەم کەس بووە لەم مزگەوتە بەڕاستی ئەم ئەرزەی وەرگرتووە و لەگەڵ خەڵکی گەڕەکە یەک بە یەکیان خەڵک بووە لەم گەڕەکە پارەی پێنەوە لەو کاتا کە ئەم مزگەوتە دروست ئەکرا، پارەی پێنەوە ئاڵتونی شتەکەی هێناوە پێی یاون. ئەمە جێگەی سوپاسە، ئەمە جێگەی پێزانینە، دڵنیابە ئەوە قبوڵە ئینشاءالله لای خوا کەشتی نەجات و کەشتی ڕزگاریە بۆیان لای خوا بە قەسد و قسوور بۆیان دروستاوە. کاکشم ئەمەسە لە جێگەی حەقی خۆیان ئینشاءالله خوا لە جێی ئەم مزگەوتە ئینەمە الأعمال بالنیات عەمەل و کردوەکان بەنێتە. ئەو پیاوە هەوڵ و ماندوونێکی زۆریدا تا ئەم ئەرزە وەرگرێت، تا بیکاتە مزگەوت لەگەڵ خەڵکی گەڕەکە خوا جزای هەموو لایەواتەوە. و ئەو لیشتانەی کەوا لە مزگەوتا بوون لە پێشووترە کاک حەمەد ڕەشید یەکێک بۆ لەو پیاوانەی کەوا خزمەتی مزگەوتەی کردووە، خوا جەزای باتەوە، نمونەی زیاد بێ، جوهد و ماندوونی ئەمانە ئەنەتێنین، ماوەیەکی زۆر خزمەتی مزگەوتی کردووە. لە پاش ئەوان ئەوە من نزیک 17 ساڵە لەم مزگەوتە چەند پیاوێک لەگەڵ منە خزمەتی ئەم مزگەوتە دەکەن، ئەم مزگەوتە ئاوادان دەکەنەوە، شەو ڕۆژ بانتەوە سەریەک بەڕاستی ماندوون سەربازی ون بوون، خوای گەورە لێیان ڕازی بێ، خوا جزایان باتەوە. یەکێک لەوانە کە ئەحمەدی خەراجیانی وەیسە لەم گەڕەکان نەماوە، یا ڕەبی خوای گەورە هەزاران هەزار قەسی پێ بدا، زۆر پیاوێکی نەجیب و ڕێک و پێک خزمەتی ئەم مزگەوتەیە کرد، زۆر بە بێدەنگی کەس بەڕاستی پێی نەئەزانی جاریەوە پارەی گیرفانی خۆی ئەدا
بۆ پارەی خادمی مزگەوتەکە یا ڕەبی خوا جزای بکە. ئێستا لەم گەڕەکانەمە و پاشتر ئەو لیشتێکەوەی سەر من لە خزمەتیانە وەستا فاتح و کاک حاجی سەیوان و حاجی کاکەمیل و حاجی سەلام بەتایبەت حاجی سەیوان و کاک فاتح لەم تەعبیرە زۆر ماندوو بوون لەگەڵ ئێمە. وەڵڵا جاری وا بووە لە نیوە شەوا من تەلەفۆنم بۆ کردوون، من خۆم بۆ خۆم بێتاقەت بووم، بەڵام ئەوان خوانەکا وشەیەکی ناڕەحەتیان کردوێ بەڵێ مامۆستا کاتی خەو ئیسراحەتە تۆ بۆ لەم کاتا من ناڕەحەتەکەی. ئەمە پاداشتان لای خوایە بۆیە ناوم بردن بەڕاستی من لەم مشکلی ناسە لە مشکلدا پێویستە خەڵکی سوپاسیان بکە، نەک بەس بەلاشە و بەجەستەیان ئامادە بوون بە مادەی خۆیان بە گیرفانی خۆیان لا یەزال و بەردەوام خزمەتی مزگەوتەکەن. لەگەڵ ئەوەشە خەڵک ئەو خێرخوازێک کە پێیانەدا دەستێکی ئەمینە هەموو دینارێکی ئەو خەڵکە جێگەی خۆی گرتووە و هەموو دینارێکی ئەو خەڵکە لە دەفتەران نووسراوە و چۆن سەرف کراوە و چۆن هاتووە. ئینشاءڵڵا خوای گەورە بۆ ئەوان بۆ ئێوەی بەڕێزیش بە هەزاران هەزار قەسر و قسوبەتانە نووسێت. خوای گەورە جزای قیامەتی هەموو لایە. ئازیزان و خۆشەویستان، من نامەکات لە بەڕێستان بگرم بەڕاستی هەزاران جار سوپاسی پەروەردگاری بکەین، هێشتا کەمە لەسەر ئەوەی کەوا ئەم باشتەی بە ئێمەدا لەو وەسعەوە هاتینە ئەم وەسعە و ئینشاءڵڵا باشتر و جوانتر و چاکتر ئاوەدان دەبێتەوە. هەرچەند قەرزار بووین لەسەری، بەڵام سوپاسی خواکەین بەڕاستی بە قەرزێکی زۆر کەم دەرچوین لە ئەم تعمیراتە. ئەینا وەڵڵاهی لەم زوروفە و لەم کاتا کە خەڵک پارەی پێ نییە، لەگەڵ ئەوەشە هەر پارەی ئێنا و خزمەتی مزگەوتەکەیە کرد، هێشتا بەڕاستی بۆ ئێمە زۆرە و ئێمە بە زۆر ئەیمرخێنین. ئەگەر بە 250 دینارێکی بێت ئینشاءڵڵا لای خوان نووسراوە. خوای تەبارەکەڵا لە هەموو لای تۆکە خوانەتان زیادکە، خوای گەورە هەزاران قەستان بۆ دروستکە. یا ڕەبی خوایە ئەم شەو میعراجی ڕەسوول اللهە، یا ڕەبی خوایە لەبەر میعراجی و پێغەمبەر نازدارە، یا ڕەبی خوایە عاقبەتمان پێگەڕی، ئیمان و دینمان سەلامت کەی، ئەم مزگەوتەمان لێ پیرۆزکەی بە ئیمان دین و صیحەت و عافیەت و عیزەت و عیفەت و دوور لە بەڵاوە باو نەخۆش و ناخۆشیەوە. یا ڕەبی خوایە ناوەدانی کەیتەوە، یا ڕەبمان موفقمان کەی وەک بە مادە ئاوەدانمان کردەوە، خوایە بەجەستەیشمان بتوانین ئاوەدانی کەینەوە. ذکر و سەدا و لرکەی الله ئەکبەر و لا ئیلاهە ئیلا الله ئەرز و ئاسمان پڕکە. یا ڕەبی خوایە دەپارڕێینەوە تاعەت و عیبادەتمان لە قبوڵ کەی، لە گوناهی خۆمان باوک و دایکمان خۆش بی. یا ڕەبی خوایە لە خۆمان باوک و دایکمان ڕازی بی. یا ڕەبی خوایە لە خۆمان باوک و دایکمان ڕازی بی. یا ڕەبی خوایە گیان لێ دەپارڕێینەوە. ئەوانەی کەوا زۆرترین بەشداریان کردووە لەم مزگەوتە و یەکێک هەیە ناوی نەبردووە، هەرچەند پێی ناخۆشە خاریجە فەرشەکە ئەو کڕیوێتی و هەروە دەکتی مردەکە و پێوتێ ئەم بای نووسێت دەفتەرە بەڕاستی. ناوی کاگۆرانە کوڕی ئەو کاک محەمەد سۆفاتی کردووە نەجیبەخان. یا ڕەبی خوای گەورە هەزاران لەقاتی باکە بەڕاستی و پیاوە فریای ئەم مزگەوتەکە و فریای ئەم خەڵکەکە و یا ڕەبی خوا جزای باکە. یا ڕەبی خوای گەورە خۆی و هاوڵانی و ڕەفیقانی و دۆستانی کە بەشداریان کرد لەم مزگەوتە، یا ڕەبی خوای هەزاران لەقاتیان بکرێت. یا ڕەبی خوای لێمان قبوڵ کەی، لێمان قبوڵ کەی، بە ئیمانمان ژێن، بە ئیمانمان بە ئیمان و زندومان کەرەوە. یا ڕەبی خوای لە بەڵاو باو لە خوشی و ناخۆشیمان پارێزی. یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە کوردستانمان پڕ لە خێر و خۆشی کەی. یا ڕەبی خوای گیان کوردستانمان پڕ لە خێر و خۆشی کەی. یا ڕەبی خوای کوردستانمان پڕ لە خێر و خۆشی کەی، لەوە باو لە خۆشی و ناخۆشی لامان دەی. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.